ئەمڕۆ هێزێکی ئەمنی کە لە کۆمەڵێک ئۆتۆمبیلی زۆر و کۆمەڵێک چەکداری زۆری دەمامکدار هەڵیان کوتاوەتە سەر ئۆفیسی سەرەکی لێرە و هەروەها ئۆفیس سەرەکی نەوەی نوێ لە بەردەم گوندی ئەڵمانی چەند خۆبەخشە و کەسێکیان دەستگیر کردووە گوایە فەرمانی دادوەریان هەیە هەر بۆ زانیاری بەڕێستان ئێمە ماوەی 4-5 ڕۆژە پارێزەرانی نەوەی نوێ مەحامیەکان لەگەڵ حتا سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ و چەپەڕەوەندتارێکی نەوەی نوێ چەندین جار سەردانی دادوەریان کردووە دادوەری ئاسایشیان کردووە بۆی بزان ئەگەر هەچ کەسێکیانەوێ هەچ کەسێک گومانیان لەسرە تەسلیمی کەین چیانێ بەسەر چاو حتا من کردم بە سەعود 40-50 کەسی بۆ چییە وەرن چیتانێت بە دوو پۆلیس وەرن ئێمە چتانێتانێ نییە کێتانێت تەسلیمتانیەکەین ئەم هەڵکوتان و ئەم ئیهانەکردنی خەڵکو و ئەم هێز نیشاندانەی بۆ چییە وەڵحاڵ ئەوە ئەسڵی مەوزوعەکەیە و ئەوەشی کە لە هەمووی سێتر ئەوەیە کە ئەم دۆسیە بەحساب کە هەندێوا تەلەڤیزیۆن بۆ کرد کە دۆسیەیەکی ناوخۆی نەوەی نوێیە بەڵام دەرکەوت کە لەسەر قسەی یەک دوو کەس چون لەسەر بەپێی مادەی 2 مۆبایل کە مادەیەکی زۆر بەسیتە لێبروی بچێتە پۆلیس بچێتە بنکەی پۆلیس چون لە ئاسایش بە یارمەتی ئاسایش بە هاوکاری ئاسایش خەریکی داوا تۆمارکردنن و ئاسایش پێشیانەکەوێت بۆ هەموو شتێ و لەبریەوەی ئەم کەیسە لە پۆلیس و لای دادوەرێکی ئاسایی بێ لای دادوەری ئاسایش و هێزە ئاسایشەکانە کە ئەمە خۆی بۆ خۆی جێی پرسیارە